بێگومان گەلی کورد وە کەم و گەلانی دنیا خاوەن مێژوێکی دەوڵەمەندە بە نووسەران و شاعیران و زانا و قەڵەم بەدەست و ڕووناک بیرانێکێک لەو شاعیرانە ناتقی شاعیرە کە هەندێک جار کار لەسەرەوە کراوە کە وەک شاعیرێکی مزن دەست و خامە و هەروەها ئەو پارچە شعرانەی کە لە دوای خۆی بەجێماون لەبیر نەکرێن. لە ئێستادا لە شاری هەڵەبجە دیداری ناتق ئەمڕۆ سازکراوە بێگومان بە ئامادەبوونی ژمارێکی بەرچاو لە نووسەران و ڕووناک بیران و ڕۆشنبیرانی کورد. قسە باسی زیاتر دەربارەی ناتقی شاعیر و هەروەها ئەو دیداری کە ئەمڕۆ لە شاری هەڵەبجە سازکراوە بە میوانداری زۆر بەڕێز ئاسۆس کەمال ناتق نەوەی ناتقی شاعیر. کاک ئاسۆس بەخێر هاتی، بەخێربی سەرچاومان، سپاس دەکەم. ئاماژەم بە شتێک کرد هەندێک جار کار بۆ ئەوە کراوە کە ناتقی شاعیر وەک شاعیرێکی پلە بەرز لە یاد نەکرێ، بەڵام بەشێکی زۆر لەو هەوڵانە لەلایەن خانەوادەی شاعیرۆ بوو. بۆچی وەک پێویست کار بۆ ئەوە نەکراوە کە بایەخ بەم شاعیرە گەورەیە بدرێ و حەقی خۆی پێ بدرێ؟ زۆر سپاس دەکەم. پێم وایە بێ ناتقی شاعیر لە ناو کۆمەڵە شاعیری ما بڵێن لە یادچوو بێناسترینیانە. ئەویش هۆکارەکەی وا تێگەم لەوانەیە گرنگی نەدان بێ بە زۆربەی شاعیران نەک بەس ناتقی شاعیر. ناتقی شاعیر پشکی شێری بەرکەوتووە لەو بوارەی کە لە ڕاگەیاندنەکان یا زیاتر ئەوانەی کە لە بواری ئەدەب و شێعراییشەکەن کاریان لەسەر نەکردووە. هۆکارەکەیشی بە تەسەوری من کەمی شێعرەکانێتی بەهۆی ئەوەی کە لە لەشکرکێشیەکەی ساڵی 1963 زەعیم سدیق بۆ سەر هەڵەبجە بووە هۆی سووتانی دیوانەکەی لە دوکانەکەی هاویش لەبەرەوەی لەشکرەکەی زەعیم سدیق بازاڕی هەڵەبجەی سووتان. بەو شێوەیە زۆربەی بڵێن هەرە دیوانەکەی بەکان بە تەواوەتی بۆ بە کۆی زوخاڵ و سووتاوە. دیوانەی هەبووە کە لە دوکانەکەی ئەو دەستنووسەی هەبووە. بەڵێ ئەو دەستنووسەی تەنها هەبووە. ئەی ئەو شعرانەی تری کە بڵاو کراوەتەوە ئێستا بەردەستە ئەوانە چۆن پەیدا؟ ئەوە پێم وایە بێ یا بەنامە ناردوێتی بۆ هاوڕێکانی. بۆ نمونە هاوڕێی نزیکی ئاین شەونم بووە کە زۆربەی شعرەکانی بۆ ناردووە و ئەوەشی کە مامۆستا ساڵە هەژار خوا لێ خۆش بوو یەکەم چاپی دیوانەکەی بە چاپگەیان بە ناوی هەندێک لە دیوانە سوتاوەکەی ناتق. زۆربەی شعرەکانی لەو وەرگیراوە. بەڵێ کەواتە ئەو شعرانەی کە ئێستا هەیە لە ناو ئەو دیوانەیە هەبووە کە دەستنووسەکەی لە لای خۆی بۆ سوتاوە؟ بەڵێ زۆر جار ناتقی شاعیر لە کۆڕی ئەحمەد موختاربەگی جاف و ئەوانە بەشداری کردووە و بڵێم جێگەی تایبەتی هەبووە. شعری خوێندۆتەوە ئەو شعرانەی دیارە نووسراوەتەوە دەماودەم کەوتووە و ئەوانەیە کۆبۆتەوە کراوە بە دیوانە بچووکەی کە ئێستا هەیە. لە پەیوەندی باش بوو لەگەڵ شێخەکانی کوردستانی باکوور، کوردستانی بڵێن ڕۆژهەڵات. دیارە زۆربەی شێعرەکان لەوانەوە سەرچاوی گرتووە. بۆ نمونە مامۆستا حەکیمی مەلا ساڵح خوا تەمەندرێژی کە ماوەیەک ئاوارە بێ لە شاری سنە. لەوێ کۆمەڵی دەستنووسی لای شێخەکان دەسەکەوێت سەیرەکە کۆمەڵە شیعری ناتقی شاعری تایە کە لە لای ئەوان پارێزراوە. بەوە دیوانەکەی کەمێک دەوڵەمەندتر کراوە لە دووتوێی کتێبێکی 106 لاپەڕەی کە 48 پارچە شیعری تێدایە لەگەڵ دەقی دوو چامە لەگەڵ 6 چوارینە. ئەوانە ماونەتەوە. بەتەنها ئەو پارچە شعرانەی کە لەناو ئەو دیوانە هەیە یان لە دوای ئەوە هیچ پارچەیەکی تر یان هیچ چامێک؟ دڵنیاین یانی من ئەمڕۆ لەگەڵ لە دیدارەکە ئەو دیدارە تەمان گرنگێکی زۆری هەبوو لە نەتیجەی مناقەشە بابەتی گەڕان و کنەکردن بە دوای شعرەکانی ناتق دەوڵەمەندتر بوو. کەسێک لەوێ خوێندکاری دکتۆرایە لە ئێران و تێنێ دەستنووسن دەستکەوتوو کە شیعری ناتقی تێدایە. دڵنیاین کە شیعری زۆری ماوە لە لای
هاوڵەکانی هاوڕێکانی بەس ئەوەیە ئێمە وەکوونەوەی ناتخی شاعیر و وەکو کۆمەڵی خەمخۆری بواری ئەدەب و هونەر بە تایبەتی شعر کنە و بڵین بە دوواداچوونی زۆریان کردووە ئەوان بوونەتە هۆیەوەی کە ناتخی شاعیر دووبارە بکەوێتە ناوباس و خواسی بواری شعر و ئەدەب و ئێمەش بەنیازین ڕاستی چاپی سێهەمی دەوڵەمەندترکەین هیواین کە ئەوانەی کە ئێستا گوێبیستمانە بڕێکی زۆر ئەگەر شعری ناتخی شاعریان لایە بەدەستمان بگەێنن وەک خزمەتێک بۆ ناتخی شاعیر چکە کۆستێکی گەورە بوو بەسەری هات زۆر باشە ئەو چالاکی کە ئەمڕۆ بەڕێوەچوو لە شاری هەڵەبجە ئەو چالاکیە چەند تەوەری لە خۆ گرت و بە تەنها خوێندنەوە و باسکردنی شعرەکانی شاعیر ناتق بوو یاخود بڵێندی بیت و هەندێک بابەتی تر بەڵێ گفتوگۆیەکی باش بوو یعنی هەم لە ڕووی ڕەخنەوە و هەم لە ڕووی باسی زیادکردنی مەسەرەن هەر لەلایەنی شاراوەی ژیانی ناتق بمانەوێ نەمانەوێ ئێمە کێشەمان لەلایەن شاراوەکانی ژیانی ناتقە لە سەردەمی لاوێتی هەتا کۆچی دوایی لە دوای سووتانی دیوانەکەی نەدەستی بەڵێ نەدەستی توانی قەڵەم بگرێ بەڵێ من تێ ئەگەم لەوە کاک ئاسۆس ئەزانم کە هەندێک قورسە بەڵام ئەزانم کە ئەو قۆناغا نەیتوانیوە تەنانەت پێم وابێ کەسێک شعرەکانی بۆ نووسیوەتەوە کۆتا بەڵێ دواشاری کوڕەکانی بۆیان نووسیوە بەڵێ ئەو پارچە شعرە ئەمڕۆ خوێنرایەوە و لەو دیدارە هیچ پارچە شعرەکانی ئەوانی بە تایبەتی کە زۆر تیشکی نەخرا بۆ سەر بەڵێ زۆربەی و شیعرانێک کە زۆر بڵێن وەزن و قافیە و شێوازی میوزیکێکی جوانی تیابووانە خوێنرایەوە بە دەنگێکی جوانی کاگ عوسمان ئەو شیعرێکی کە دوا شیعرەتی دەری ئەخاکە چ کۆستێکی کەوتووە و ئەو هەموو ئامانجی دەستنووسەکەی زیاتر کاریگەری هەبووە لەسەر بەڵێ خۆی ڕاستیەکەی هەڵگرتنی دیوانەکەی دایمە بەدەستیەوە بۆ دیارە بەنیازی چاپکردن و بەردەوام پاگنووسی بۆیە لە دوکانەکەی ئاوشەوە جێ هێشتووە ئەو هەموو ئامانجی بوونی دیوانێک بۆ بەزیتر لە دوای سووتانی دیوانەکەی لەوانەیە هەنێک شیعری هەبوو بێ لەو بڕوامی تر توانایی مەسەلەن نووسینەوەی دووبارە ئەو شیعرەی نەماوە ئەوەی کە بڵێن حاصل کە دیوانەکەی سوتاوە هیچ ئومێدێکی بە چەند لاپەڕەیەک نەبووە بەڵێ سازکردنی ئەم جۆرە دیدارانە یان بوونی ئەم جۆرە دیدارانە کە تایە چەندین با بڵێن دیبیتی تایە و بابەتی گرنگ پێشنیاز و باس و خواسی لێوە ئەکرێت چەندێک گرنگە بۆ ئەوەی کە شاعیرێکی وەکو ناتق بە زیندوی و بەنەمری بهێڵێتەوە من وەکو سەرەتا باسم کرد نەک بەس ناتقی شاعیر زۆر بەشی زۆری شاعیران کە بەو شێوەیە بێناس کەوتون یا بێناس کراون ئەو دیدارانە و دیبەیت و کۆڕ و حتا ناونانی شەقام و خوێندنگاکان بۆ ناوی ئەو شاعیرە کوردانە بەڕاستی دووبارە ناو دەنگیان ئەدرێتەوە بەگوێی هەم جیلی نوێ چکە ئەوانە لە زەمانێکا ژیاون کە شێوازی شعر شێواز و ڕێبازێکی کلاسیکی جوان بووە بەڵێ ئەو دیدار و دیبەیتانە هۆکارێکە بێ بۆ دووبارە ژیانەوەی ناوی ئەو شاعیرانەی کە بەڕاستی لەبیر چوون خەریکە لەبیرە چن کاکە سۆز ئەمە یەکەم جارە ئەم چالاکیە و ئەم دیدارەی بۆ ساز ئەکرێیان ساڵانی پێشووتریش ساز کراوە یەکەم جارە بەڵام هەوڵی تاکە کەسی هەیە
بە تایبەتی ڕێکخراوەکان ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە نووسەری باشی وەکو مامۆستا کۆچەریا وەکو مامۆستا حەکیم مەلا ساڵح مامۆستا ئەحمەد حوسێن کە نووسەری بەتوانای لە شاری سلێمانیە چەندین بابەتی لە گۆڤار و ڕۆژنامەکان بڵاو کردوێتەوە هەوڵی نەوەکانی ناتقیش ئەوەی کە لە ژیانە ماوەیان نەماوە هەوڵێکی زۆرە درێ بۆ دووبارە گەڕان بە دوای شیعرەکانی ناتقی شاعیر و زیندووکردنەوەی یان دەوڵەمەندکردنی دیوانەکەی دووبارە و ئاواتی کە هەی بووە بیهێنینە دی. بەڵێ دەستەکانت خۆش بێ زۆر زۆر سپاس کە لە پرۆگرامی کورسات مەگەزین میوان بووی زۆر بەڕێز ئاسۆس کەمال ناتق نەوەی ناتقی شاعیر دووبارە بەخێر هاتی.